حکومەتی هەرێم بۆچی هێندە پێداگری دەکات لەوەی موچە لە ڕێگەی هەژماری منەوە دابین بکرێت؟ ئەگەر لە ڕێگەی بانکە فیدراڵیەکانەوە بێت چ گرفتێک دروست دەبێت؟ پەرلەمانتارێکی کۆمەڵ دەڵێت عێراق ڕێگە نادات موچە لە ڕێگەی هەژماری منەوە دابەش بکرێت. بەو پێی بانکە ئەهلیەکان متمانەیان نییە، چونکە لە 2014 حکومەتی هەرێم لە ڕێگەی بانکە ئەهلیەکانەوە 14 ملیۆن دۆلاری برد و تا ئێستاش خەڵک باجی بردننی ئەو پارەیە دەدات. ئێستاش هیچ گەرنتیەک نییە هەمان شت بۆ موچەی فەرمانبەران دووبارە نەبێتەوە. پێداگری هەرێم لەسەر ئەوەی کە پارە لە بانقی ئەهلیەوە بۆ موچە خۆران دابین بکرێ بە پێچەوانەی دەقی بڕیارەکەی دادگای فیدرالی کە ئەڵەیە بێت لە ڕێگای بانقی حکومی فیدرالیەوە بێ هۆکارەکەی ئەوەیە کە دەیانەوێت حکوومەت هەرێم دەوێت کۆی پارەکە خۆی وەری بگرێ و خۆی تەمویلی بانقە ئەهلیەکان بکە. بانقی ئەهلی بۆ موچە پێچەوانەی بڕیاری دادگای فیدرالیە و ئەو زەمانەتەشی نییە. ئەسڵەن بانقە ئەهلیەکانی کە لە هەرێم هەن لقیان هەیە. لە ساڵی 2014 حکوومەتی هەرێم نزیک بە 10 ملیارد دۆلار پارەی و بانقانی لا بۆ هەمووی بردو تا ئێستاش هەرێمە بێ قەرزی ئەو بانقانە بداتەوە. زەمان چییە بەیان ئێمە ڕوو نەداتەوە؟ زەمان چیەوە بانقە نەکەوێتە لیستی سزاکانی ئەمریکا و کارتەکەی بلۆگ نەکرێ و موچە خۆرانە و کاتە تووشی چییە بن؟ ئەوەی زیاتر گومانی لەسەر پرۆسەی هەژماری من دروست کردووە ئەوەیە کە دەوتێت حکومەت بەنیازە لە بەرژەوەندی تاکە کەسی و بندیواری حیزبی دەستکاری موچەی فەرمانبەرانی کوردستان بکات. ئەوەی من زۆر تێبینیکی زۆر وردە کردومە لەسەر پرۆسەی هەژماری من وایە بینم حکومەتی هەرێم پرۆژەی هەژماری منی هەیە لەبەر کورتێنانە مالیەکانی نەک لەبەر ئەوەی بە بانکی بکە. یعنی لەبەروی موچەی ئەو موچە زەبەلاحی خۆی دروستی کردووە بەهۆی بندیوار و سووری و ئێرانیەوە بە 900 ملیار و ئەوەندە لەبەروی ناتوانێت تەمویلی ئەم پارەیە بکە وەکو دەرچەیەک ئەیدۆزێتەوە بۆی ئەم بانکانە بەشێکی بە قەرز بدەن دواتر ئەو ڕۆتیناتە هەبێت دەی پارەکەی بۆ بگێڕێتەوە. طبعا لە هەردوو حاڵەتەکەی خەتەرە. یەکەم ئەگەر ئەو بانکانە بە قەرز بیدەن من بڕوام وایە سوڕیبایە چێتە سەر و دواتر ئەگەر ئەم بانکانە نەیدەن تۆ پارەیان بدەیتێ لە کاتی کورتێنانە هەر خەتەرە. بۆیە مامەڵەکردن لەگەڵ بانکە ئەهلیەکان بەو حەدەی لە مستەوای حکومی کە بەدیلی تری نیشتیمانیت هەیە بانکی نیشتیمانیت هەیە دەست بێنە بۆ ئاگر. حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم دەیەوێت بە هەر ڕێگایەک بێت درێژە بۆ گەندەڵیانەی بدات کە لە ماوەی 33 ساڵی حکمڕانی دەسەڵاتەکەیدا لە لیستی موچەدا هەیبووە. ئێستاش کە دادگای فیدراڵی عێراق ستۆپی بەو دۆخە کردووە و داوای لیستی موچەخۆرانی ڕاستەقینە دەکەن پەتەکەی لە ملی دەسەڵاتدارانی هەرێم تونتر کردووە و بە هەموو شێوەیەک دەیانەوێت دەرچەیەک بۆ پینەکردنی گەندەڵیەکان بدۆزنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.